ڕۆژ باش بەخێر بم بۆ هەنۆڤەر بۆ بەدرۆکەم سوودی ئەتەلیە لە شاری هەنۆڤەر زۆر خۆشحاڵم فەرموو جایەکەش بەخێر بێن من ناوم سرودە خەڵکی شاری کەرکووکم لە خانەوادەیەکی ڕۆشنبیر و سیاسەتمەدار گەورە بوومە شۆڕژگێر کوڕی عوسمان خۆشناوی شاعرم لە مناڵەوە هۆگری کاری خەیاتی بوومە کە دایکم بینوێ لەسەر مەچینەیەکی سنگەری کۆنەوەی کە بەقاس کاری ئەکرد لەو کاتۆ زۆر خولیا و حەزم بۆ ئەم کارە ڕۆیشتووە و هەتا ئێساش بەردەوامم ئەمە خەیاتیەکەمە لێرانە خنجیڵانیە بەڵام زۆر پرۆفسیۆنال لە ئاستی مەچینە و تەکنیکە و پرۆفسیۆنالە یعنی لەوانەیە کە پیا و خەیاتەکە بێن بڵێ دوکانێکی بچووکە بەڵام ئەگەرها سێ بکەن ئەو هەمە مەچینە تایبەتیانەی تایە کە هەر مەچینەیە تایبەتمەندی خۆی هەیە کارێکەکە کاری دووەم ناکە ئەمە لێرە زۆر گرنگە بە تایبەت بۆ ئەڵمانیا لە وڵاتی خۆمان من دایکم بە مەچینەیەکی شیە کرد حتا کە لە کوردستان کاری خەیاتیمانەکرد مەچینەیەکمانە هەبوو هەمووشمان پێ دووری ئێرە و ئەڵمانیا و تەکنیکی ئەڵمانیا بۆ هەشتێ کاری دوورین بە تایبەتمەندی خۆی هەیە و مەچینەی تایبەتی خۆی هەیە ئەمڕۆمە دوو کابەدەستم لێرانەیە کاگمالیک و ئۆیاخان کاگمالی خەڵکی کوردستانی ڕۆژئاوایە خەڵکی عەفرینە ئۆیا خەڵکی تووچە خەڵکی شاری ئەزمیرە زۆر خۆشحاڵم کە لەگەڵ من کارەکەن سێ کابەدەستی کەشم هەیە یەکێکیان ئەمڕۆ دوای نیمەڕۆدیە هەرێکە و کاتی خۆیان دێن بۆ ئێرانە ئەمەش دی و پشتەوەی دوکانەکەیە وەکو باسم کرد هەر مەچینێ و تایبەتمەندی خۆی هەیە لێرانە سەرەتا من لە کەرکوو وەکوتم باسم کرد لە خولیا لە دایکمەوە خولیای خەیاتیم بۆ هاتووە حەزم لە کارەکە بووە لە 1970 بۆ هەشتاوەش کە ئێمەیان تەرحیل لە کەرکوو چووین بۆ هەولێر لە هەولێر دەستم پێکرد بە پرۆفسیۆناڵی لە ناو قەیسەری هەولێر لەگەڵ کوڕی خاڵم کە دەکاتە مێری خوشکم وەستا ئەکرم زۆر خۆشحاڵ لێرانەوە سوپاسی دەکەم کەەوە هەلی بۆ من ڕەخسان کە بە شێوەیەکی پرۆفسیۆنال بێمە ناو کاری خەیاتی نەگۆکو هیوایەتێ وەکو حەزێک ئەمجا لە هەولێر لە ناو قەیسەری جلی کوردیمانە دووری ئەو بوو لێگەڵ ئەو بەردەوام بووم هەتا فەتی چەند ساڵێک دوای دوکانی خۆم دانا لە هەولێر لە ناو بازاگەی هەولێر لە لای پارێزگای هەولێر دوای ئەوە کە ڕاپەرین ڕوویدا و شەڕی کوێت و عێراق و کۆچەکە ڕوویدا و هێدی ڕێم کەوتە هەندەران و لە 1996 من لە شاری هەنۆڤەر ئەژیم ببوورن لە ئەڵمانیا ژیم لە 1990 شەوە لە شاری هەنۆڤەر ئەژیم بە خۆشحاڵیەوە دەجێڕمەوە ئێرە وڵاتێکە زەنزۆری لەسەر کەس نییە کە زۆر خەڵک بە غەڵەتی لە ئەڵمانیا گەیشتووە ئێرە خەڵکی بەهدەداریانەوە خەڵکیان ئەوەیە کە بێتە ئێرە شەرم نەکە و تواناسازی خۆی پێشاندا ئێستاش لە بیرمە کە یەکەم جا هاتمە ناو خەیاتکی ئەم گەلەریە مەزنە بازاگایەکی زۆر گەورەیە ناوی کاوفۆفە شێفەکە پرسیاری کرد وتم بە دوای ئیشاگەرم وتی چییە زانی وتم ئەو شتە بدە بە منەوانی کە نایزانن دیکەن ئەمە یەکەم ڕۆژەوە من لەو دوکانە مامەوە هەتا ئەمڕۆکە بەردەوام لە کاری خەیاتی بۆ منێکی کە کوردێک سەرەتا هاتوومەتە ئەڵمانیا زمان نازانی ساڵونیەک بی لە ئەڵمانیا بی لە بازاگایەکی ئاوا مەزن و شوێنی ئاوا خۆش کاری خۆت بکەی بۆ من شتێکی زۆر گرنگ و زۆر پاڵپشتێکی گەورە بوو کە بەردەوام بوو شتێکی کەشم تیا بووکو هونەرمەندی حەزم ناکرد هەر ئەوە بکەم کە خەڵکی دەیکا ئەبێنی سەرکەوتی من لەوانێ لە ڕوویەکەوە هی ئەوە بێ کە باگراوندێکی ڕۆشنبیری لە ماڵەوە هونەریم تیا هەبێ بۆیە ئەمیست کە بسیرمەکرد ئەم شتە چۆن دروست ئەکرێ مەچینەیەکی تایبەتی هەیە نات حەزمەکرد ئەو مەچینەم هەبێ نەکەڕۆکو جارن بە مەچینەیە شەواڵیشمان نەدووری چاکەتیشمان نەدووری پانتۆڵیشمان نەدووری هەموو شتێکمان دووری لێرە وانە لێرە هەشتەوش تایبەتمەندی خۆی و مەچینەی تایبەتی خۆی هەیە
کاری خەیاتی لە ئەڵمانیا وەکو لای خۆمانیە ئێرە وڵاتێکە بازار پڕە لە هەموو شتێک ١٠٠ ئەتوانم بڵێم بۆ 95 ئەو خەیاتیانی کە لە ئەڵمانیا کاری خەیاتیەکەن هەمووی چاکردنەوەیە ١٨ بۆ 90 هەمووی چاکردنەوە ئەمە عەزیەکە کڕوێتی بۆی کوردەکەمەوە ئەمە چاکەتێکە کڕوێتی قۆڵەکەی بۆ کوردەکەمەوە ئەمە چاکەت و پانتۆڵەکەیم بۆ کردوێتەوە و قۆڵی چاکەتەکەشیم بۆی کردوێتەوە بەڵام کە دینە سەر قۆڵی چاکەتم بۆی کردوێتەوە پێویستم بە سێ مەچنیە تا من ئەوە دروستکەم یەکێکیا مەچنی قۆبچەکەیەتی دوو شوێنی قۆبچەکەیەتی سێ مەچنی دوورمان واتە بزانەگە من ئەمە بە پرۆفێشۆناڵی 100% کەم پێویستم بە سێ مەچینەیە بەڵام مشتری ئەڵمانکە لێم دێتە ژوورەوە ئەڵمان زۆر گرنگە کە پیاوتیان بێ ئەڵمان مارسیدیس دروست دەکە ئەڵمان پۆشە دروست دەکە بۆیە کە ئەو جلی کە تو بۆیە دووری ئەویش حەزەکە وەکو مارسیدیس بۆی بدووری پاری خۆشی دانیە بە خۆشحاڵیەوە ئەچێتە دەرەوە سوپاس دەکە ئێمە لە ڕۆژهەڵات ناوەڕاست نەگەیشتنەوەتە ماستە ئێمە لە ڕۆژهەڵات ناوەڕاست تا ئێستا هەموو شتێک لەلامان ئاسێ بیدوورە و قەیناکە هەر چۆن بێ قەیناکە لە ئەڵمانیا نییە لە ئەڵمانیا شتێکەیە بۆمی دروستکە و 100% بێ 15% ئەو مشتریان کە جلی کۆمپلێت ئەدون کامیل ئەدورن ئەگەر بەبێ شەرمی نەبێ ینی بێئەدەبی نەبێ سێ بابەتن یەکێکیان کە زۆر دەوڵەمەندە سەدی ڕۆبدا و هەزار دە بەلایەوە گرنگ نییە دووەمیان بە تایبەت ئەو کچانن کە لە تەمەنی هەرزەکاری لە بەنی 16 و 17 و بۆ 25 سەرەوە خەیاڵێکی خەونێکیە بۆ عەزیەکی جوان دروستکە وەکو شازادەیە بێت و بڕوا سێمیان ئەو کەسانە کە هیچیان بۆ نابێت لەشیان سەقەتە قەمبورە زۆر زەعیفە باڵای کورتە و زگێکی گەورەی هەیە لە هیچ شوێنشتی دەست ناکەوێ ئەم بابەتانە دێنە لای ئێمە بەڵام هەتا بڵی بەهایە دوورینی ئەم جۆرەشتانە هەتا بڵی بەهایە بۆیە کەم لە ئاسی بە پرسەن ئەگەر باسی بکەم لە بینی 15% ئەو جۆرە مشتریانەمان هەیە و لە ئەڵمانیاش هەتا بڵی ئەوەی دەستکاری جوان بێ ئەمجە تۆ خەیادی سەرتاجبی دەستکارە جوان بێ پرۆفەشۆناڵ بی لە کاری خۆت هەتا بڵی دەرگا واڵایە کراوەتەوە مرۆڤ سەرکەوتووە بێ لێرانە ئەمە بەسەراتێکم هەیە لەگەڵ ئەم دەمبوسانە من بەردەوام ئامادە باشم لە کاری خۆم ڕۆژێکیان ئەگەڕامەوە کوردستانە فۆرکەخانەی هەنۆڤەر کاکە ڕوت و قوتیان کردنەوە هێرنیان دۆزی و جیازەکە ئینزاری لێدا ئەخیری وتانی چی پێنی ئەم کابە بابڕەوانەیە غەڵەت لە جیازەکە بێ بیزمەتە ڕێشمە ئەم لاوە بینم کەوتەوە کە من ئەم دەمبوسانم پێیە من زۆر ئامادە باشمە کاری خۆمە کوتم گەڕام بە پۆلیسەکەم وتم ببوورە من کاری خەیاتیەکەم بۆیە بەردەوام دا و دەرزی خۆم پێیە لەگەڵ خۆمی هەڵەگرم ئەمزە کابە زۆر سەیری پیاد ئەوە سیرێکت ئێمە تۆ ئەم بیرۆکە لە چۆ بۆ هاتووە کە تۆشتی خۆ لەگەڵ خۆتە بگری بۆ نمونە مەچنەی تایبەت ئەلێرانە 4-5 مەچنی تایبەتمان هەیە ئەمە چینە مەچنی عەزیەیە ئێمە لە کوردستان هەر بە سادەییش دەدورین ئەمە نە کارم بۆ هاسانەکە ئەوە نە کارم بۆ هاسانەکە لە باتی مندانشم بە سەعاتیە قەداغی عەزیەیەک بدورم ئەمە چینە خۆی ئەیدورێ و بەو شێوەش ئەیدورێ هیچ مرۆڤێک ناتوانێت بەدەست و چاوی واڕاست و جوانبی دوورێ بۆ نمونە ئەمە مەچنەی قۆبچەیە قۆبچە لای خۆمان دانیشین چاکەتێکی وەکەوەی ئەمڕۆم لە بەرمە ئەلم بەرە 4 قۆبچەیە لەم بەرە 4 قۆبچێ هەیە تووەرە 8 قۆبچە بەدەست بیدوورە هیچم پێ نەچێت 10 دقە 15 دقەم پێچیە ئەمە چینەی دوورێ ناگاتە خولەی بە خولەکێکی کەمتر تەواو بووە ئەمە مەچنیەکی تایبەتی کێیە ئەمە سەری ئەم قۆبچانە ئەدوورێ مەچنی تایبەتە ئەمە مەچنیەکە خاص بە کوردی بمبەخشن کە نازان چی پێ دەڵێن هەموو قماشێکە تۆزیە لاستیکی تیاابێ لە لای خۆمان پیاڵێن جەرسا ئەمە چی تایبەتە بە جەرسا هەر چۆن ئەم جوانی ئەم مەچنیەیەکە بە سێدەرزیە بە دوو دەرزی هەیە بە زیگزاکە لەسەرەوەیکە هیچ چاوێک و هیچ دەسێوەکو ئەم مەچنیە دەری ناکە ئەم مەچنە تایبەتە شوێنی قۆبچەمان بۆ ئەدوورە ئەمزالێرە پیاڵێن قۆبچەی چاو ئەمە لێ شتێک شمداناوە ئەم بابەتانە دروست ئەکا هەر قۆبچی بەبێ ئەگەر مبالغەی تیانەکەم لەوانەیە بە دوو چرکە قۆبچەت بۆ تەواوکە و زۆ پرۆفشۆناڵی دڵم بە ئەو نەخۆشە کە لە وڵاتێکی وەکو ئەڵمانی ئەم جۆرە مەچنە تایبەتانەمەیە کە کارمی بۆ هاسان کردوێتەوە و 100% کارەکە
بەشێکە لە ژیانی من خولیام هەیە بۆ قاوە تا بڵێ زۆر زۆر حەز لە قاوەیە و ومێدەوار بووم ڕۆژە لە ڕۆژان قاوەخانەیە بۆ خۆم دابنیێم ئەم قاوەخانە خەنزیرانەم دروست کردووە بە ناوی ماین کەفێ واتە قاوەخانەی خۆم ناوێکی زۆر زۆر سادەیە ئەمە شتێ لێرە باسکەم لەم قاوەخانە زۆر حەزەکەم هەر شتێک کە بیکەم یەکەمیشن لۆکال بێ بۆ نمونە ئەو قاوەی کە دروستی یەکەم لە هەنۆڤەر دروستی یەکەن ئەی برژێن و ئامادەیەکەن ئەو شیرەی کە داوایەکەمی هەنۆڤەرە زۆر زۆر حەزەکەم کەوا لۆکال پەدە پێ بدرێ نەک من لێرانە قاوەی ئیسپانی بێنم قاوەی ئیتاڵی بێنم نه پێشتر بێ هەنۆڤەر باش بێ دوای دەوری پشتی هەنۆڤەر ئەمجا پەرە بدرێ بۆ زیاتر لێرانە بە شێوەیەکی گشتی قاوە و کێکمان هەیە وەکو ئەرزم کردم قاوەکەی هەنۆڤەرە ئەو شیرەی کە بۆ کاپوچینۆ شتیواش بەکاری دێنم هەمووی هەنۆڤەرە بۆ نانی سبەینانی شت دروستەکەین ئەمە ئەمڕۆ دووشەمەیە بەیانی زووە ئەم خانمە ناوی شەبنەم خانمە خەڵکی ئێرانە کێک و شتەکان هەمووی لێرە دروستیەکەین هەمووی تازەیە هەموو ڕۆژەبانیان زوو دروستەکرێ ئەمە جاری سبەینێ زۆر جارێت تەواو نەبووە ئەمەش دیمەخانە خەڵکی ڕۆژهەڵاتە زۆر زۆر خۆشحاڵم کە پێکەوە کارەکەین لێرانە بە شێوەیەکی گشتی مشتریەکانی من بۆ قاو و کێک دێن بۆ ئێرانە و زۆر زۆر ڕێز لەواگرن لە ئەڵمانیا کە کێکەکە خۆمان دروستیەکەین ئەمجا هەموو بابەتێکی قاوەش ئەوەی کە ئایا ئەسپێسۆیە ئەسپێسۆ ماکیاتۆ کاپوچینۆ لەتە ماکیاتۆ کۆرتادۆ چای هەر بابەتێک لە قاوە هەبی هەموو شتێکمان هەیە و بە باشترین کواڵیتی لێرانە ویستم شتێک بکەم ئەگەر چاو بجیان تۆزێ تابلۆ و شتی وام کەمە لەبەرەوەی من خۆم هەستی هونەری بۆ مۆسیقا هەیە و بۆ فۆتۆگرافی هەیە ئەمە لەم بەویستومە ژیانی خۆم وەکو ئاوێنەیەک لێ بکەم ئەو هیوایەتانی کە هەمە لێ وەکو ئاوێنەیەک پێشکەش بە خەڵک کە بڵێ من موزیک ژەنم کە من حەزم لە کاری فۆتۆگرافی و شتی وایە ئەم ئامێرە مێژوویەکی زۆر باشی هەیە بەڵام بەداخۆ ناتوانم لێرە چڵی باسی بکەم تەمەنی 100 ساڵ زیاترە لە پیرەمێردێک بە تەمەن تقریبا 89 ساڵ بووتی ئەو هیپاوکمە بۆم ماوەتەوە سەدان هەزاران کۆنسێرتی بینی و منیش داوام لێکەی وتم زۆر مەمنونم تەبم ئەگەر بم دەیتە بە چ نرخێ بێ ئەو پێشکەشی کردم زۆر زۆر بە سادی و بە دڵخۆشی وتی مادەم تۆ لە شوێنێ دایدەنی دەزانمە تۆ بۆ شێوەی کە تەماشای دەکەی زانیم ئەمنە تۆ ڕێزی لێ دەگری بۆیە بە دیاری دابین زۆر زۆر خۆشحاڵ من لێرە کە هەڵم واسیوە ئەم ئامێری سەرەوەش ئامێریکی فۆتۆگرافی تقریبا 50 ساڵ کۆنا من زۆر زۆر حەزم لە کاری فۆتۆگرافیە لە مۆسیقا من تۆزێ گیتاریش ئەژەنم کاری سەماشەکەم وەکو هیوایەت سێ چوار بەهرەم هەیە کە ڕۆژانە بەرداوامم لەسەری ئامۆژگاریەک بۆ ئەو گەنجانی کە گەیشتنەوە وڵاتی ئەڵمانیا و یان لە هەندەران بە شێوەیەکی گشتی هەتا پێتان نەکرێ شت فێر بن لە وڵاتە هەتا پێتان نەکرێ سێری ئەڵمانکەن چۆن کارەکەن زۆر کەسێ دێتی ئێرانە ئەبێنێ ئەڵێ من خەیاتم بە خەیاتی ناتوانم هیچ شتێ بکەم من کاری گارسۆنیم کردووە کاری لە چێشخانە و شتیوە کارم کردووە ناتوانێن وێرەیت بم من کاری سەرتاشیم کردووە بمبەخشە لەم وڵاتە چەندێ پرۆفێشۆناڵ بی کارت باشە چەندێ پرۆفێشۆناڵ بی خەڵک ڕێزم لێ بێ ئێرە وڵاتێکە ماسدیس دروستەکە پرۆشە دروستەکە زمینز دروستەکەن ئەمانە پێویستیان بە خەڵکە لەو ئاستە کاریان لەگەڵ بکەن نەگێک چێک بێتە ئێرانە ئەختوانی گەڵی کاکسود من ئاوا قەیناکە ئەوە بە ئاخ و بە قەیناکە سەرکەوتن لێرانە زۆر زۆر ئاستەمە بۆیە ئامۆژگاری منەوەی هەر کارێکی بە پرۆفێشۆناڵی بیکە فێربوو هیچ ئەیگەیکی تیانە منیش کە هات لێرە زۆر زۆر فێربووم زۆر دڵم خۆشە کە ئەوەنە لەم میلەتە شت فێربوومە و زۆر زۆریش خۆشحاڵم